لەگەڵ ڕاگررتنی هاتوچۆ لە نێوان پارێزگاکانی هەولێر و سلێمانی بەشێک لە مارکێت و گومرەکەکان بە دەرفەتیان زانیوە کەواشتومەک و پێداویستەکانی خواردن و خواردنەوە لەسەر هاوڵاتیان گران بکەن و جۆرێک لە قەیران دووبارە لە هەرێمی کوردستان زیاد بکەن. هەر بەو هۆیەوە وەزیری بازرگانی و پیشەسازی هەرێم سەردانی عەلوەی سەوزە و میوە و بەشێک لە سوپەرمارکێتەکانی شاری هەولێری کرد و دڵنیایی دروست نەبوونی قەیرانی خۆراکی دا بە هاوڵاتیان. موادی خۆراکی لە مۆڵ و سوپەرمارکێت و دوکانەکان ئەوەندە زۆرن ئەوە نییە هیچ کەسێک تووشی دڵڕاوچێ بێ. هەروەها بۆ بەدواداچوونی نرخ و ماوەی بەسەرچوونی موادەکان ئەوەش یەکێک لە هەدەفەکانی ئێمە بوو لەم بەسەرکردنەوەیە. موادی خۆراکی و شیری منداڕان ئەوانەی کە پێداویستی زۆر زەرورن لە سوپەرمارکێتەکان ئەوەندە زۆرن کە خۆشبەختانە دەتوانین بڵێن بە پشتیوانی خوا نایەلین قەیرانی ئەم شتانە دروست بێتن و حکومەتی هەرێمی کوردستانیش هەموو توانا و ئیمکانیاتی خۆی بۆ ئەم مەبەستی خۆراک پێداویستی پزیشکی دەخاتە گەڕ و ناهێلین ئینشاڵڵا هیچ کەلێنێک دروست بێت نایەلین هیچ نرخێک زیاد بێت. بەڵام شتێک کە لە دەوڵەتێکی تر دێن لەوێەوە گران بوو بێتن ئەوە لە دەسەڵاتی ئێمەدا نیە. بەڵام لەگەڵ ئەوەش بە دواداچوون دەکەین. فرۆشیارانی سەوزە و میوە لە ڕاگررتنی هاتوچۆی نێوان شارەکان ناڕازین و دەڵێن کاریگەریەکی زۆری لە بازاڕەکانیان کردووە و بەو هۆیەوە بەشێک لە سەوزە و میوەکانیان ساغ نابێتەوە و بەسەردەچێت. لە وزارەتی تەندروستی نیگەرانن چونکە لەسەر گیرفانی خۆیان دوکان و کۆگاکانیان دەرمان ڕێژ کردووە. پاژەوەی کار هاتوچۆکان ڕاگیران بازاڕیەوە چۆنە خەڵک سەردانتان دەکا؟ بەێ سەردانمان دەکا بەستە ئێستا لەبەر ئەو ڤایرۆسەی کە تووشی مەبوو ئێستا ماشەڵڵا خوایە دەبێ ئەمە هەموو بەشتێکی قەنەعەتمان بە ئیشی کاری خوای هەبی. ئێستا بەڕاستی عالەمەکە بڕێک دەترسێ زۆر ناوێرم بێنە دەرێ بەخوای دەرەوە برێن دۆهۆکۆ و جیانە ئەو مەتیقانە هەمووی جادەکانیان گرتینە نەهێنم بێن مووسڵ هەرنێ ناگەرن کە مووسڵ داخلی هەولێر نەبێ و ڕسقی چی لێ بکەن بەخوا هەمووی خەسار دەبێت. زۆر ڕسقمان خەسار بە فڕێماندایە بەڕاستی ئەو ڕسقەش دێ ئێستا هەمووی گران بووە. سیارە دەمێنێتەوە لە حدودی 3 ڕۆژ 4 ڕۆژ دەمێنێتەوە ئەو ڕسقە 3 ڕۆژ 4 ڕۆژ دێ بە خودای زۆر سیارە هەیە تێک دەستی ئەمە لێ بە نوێی بار دەکەن دێتە بەردەستمان شتەکە کەون دەبی هەمووی لە ئێراماندۆدە لە تورکیالۆمادە تورکیاش ئێستا کەم دەنێری لەبەرەوەی لەبەر داخلی خۆیان هەندێکمان هەیە تۆزێک بەرز بۆتەوە ویش سەبەبی چییە؟ سەبەبی ئەوەیە کرێی سیارەکان فەرقی کردووە لە تورکیاوە لە بۆ هەولێر پێشتر بە 13,300 دلار داهات ئەوڕۆ 4,000 دلار کرێتی تا دەگاتە دەستی من. سیارەکان هەمووی بەتاڵ دەکرێت 4 ڕۆژ لە کەرنتینە دەمێنێنەوە شەوانەی دەکەوتە سەر. فەرقەکەی ئەلەوەیە گەنە هیچ گران نەبووە چیلۆی 100 دینار 200 دینار 300 دینار فەرقی مەساریفەکەی لەگەڵ پێشانەکە لەبەرەوە گران بووە گەنە گرانیەکمان بەرچاو نییە. کەو هاتوچۆیە ڕاگیراوە کاریگەری بەسەر بازاڕیەوە هەبووە 100% تاسیری کردو لێمە بەنسبەت ئێستا کە هەموو ڕێگاکان گیراوە ئەوە یەکەم بەقار لە هیچ شێوێنێک نایە ئللا ئی هەولێرێ پێشتا لە دیانەی دەها لە مووسێ دەهات ئێستاکە ئەو ڕێگەیانە ژیرایە ئێستاکە ئەو ڕسقە هەموو مایتەوە 150 زیاتر مایتەوە ناپرێشە لە ڕووی نرخەوە نرخی بەرز بۆتەوە ڕسقەکانتان بۆ شێوەی نییە. تەماتە ئێستا بۆ بەچەند؟ ئەو تەماتە بە 700 دیناری بوو ئیدەرەجەیەک ئەگە ناخۆی بە 500 دیناری بوو چەند ڕۆژێک زۆر بوو ئەی بە 600 دینار ڕاوەستا و بە 200 دینارمان دەفرۆشتەوە کە زۆر بوو مەجبوری هەرزان فرۆشی لەبەر لە دەرێ لۆتێ ئیناوە خۆت نییە بتوانانی سعرەکەی لە سەدانەی برێ بە 1000 دینارە بە 500 دینارە سعرێکی دیاری کراوی هەرسخە کە لە دەرەوەی بێ ناتوانێت سعری دیاری کراوی لەدانەی کە زۆر بی مەجبورە بەڕێکەی. لە درێژەی ڕێکارەکانی حکوومەتی هەرێم بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا قەدەغەی هاتوچۆ لە سەرتاسەری هەرێمی کوردستان ڕاگەیەندرایەوە. فڕۆکەخانەکان داخراون و دەروازە سنوودیەکانیش تەنها بۆ ڕووی جموجۆڵی بازرگانی کراونەتەوە. حکوومەتی هەرێمیش وەک خۆی دەڵێت هەموو ڕێگایەک و ڕێکارێکی گرتۆتە بەر تا بازرگانەکان ئەم دەرفەتە بۆ گرانکردنی نرخ بەسەر هاوڵاتیان نەقۆزنەوە. هاوکات دەستگای خێرخوازی بەخشین هەڵمەتێکی بەرفراوانی بۆ هاوکاریکردنی خێزانە هەژارەکان دەست پێ کردو و ئامانجەتی خۆراک و پێداویستی بە زیاتر لە 2000 خانەوادە بگەێنێت. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.